ژێدەرێکی بەرپرسیار ژناڤە پێدەی ئەشکەرە کرد و رووسیا پێشنیارە بەڵاوبوونا چەکدارن ڕژێمە ئەسەد لەسەر سنوورە ڕۆژاوای کوردستانی و تورکیا کریە. مالپەرا بەس نیوز لە سەرزارێ ژێدەرێکی بەرپرسیار ژناڤە پێدێ بەڵاو کرد و گوت و وی ژێدەری ناڤەڕۆکە دەستپێشخەریە رووسیاش بۆی پێدێ ئەشکەرە کرد و لەگۆری پێشنیارێ بەڵاوبوونا چەکدارن سەر بە ڕژێمە ئەسەد وەنە لەسەر سنوورێ تورکیە ئەو ژیداک و تورکیا دەرباسی ناڤە خاکە سووریە نەبێ. وی ژێدەرێ بەرپرسیار گوت و رووسیا داخواز ژە پێدە کرد و دەڤەرێن عەرەبیەن دبن کۆنتڕۆڵا چەکدارن قەسەدەدا لە دێرا زۆرێ و ڕەقا و حەسەکێ ڕادەستی ڕژێمە ئەسەد بکن و لە هەمبەردا ڕژێمە ئەسەد وێ چەکدارن خۆ بشێنێ سەر سنوورێ تورکیە. هەروەها وی ژێدەری گوت و یەک ژێ خاڵێن دەستپێشخەریە رووسیا مانە چەکدارن سەر بە پێدەڤە لە دەڤەرێن کوردی بوو ڕژێمە ئەسەد و پێدەوێ بە هەڤبەشی دەڤەرێن کوردستانی بڕێوە ببن. وی ژێدەرێ بەرپرسیار دەزانین و پێدە دەستپێشخەریە رووسیا ڕەت کرد و تەکەزیە لەسەر بەردەوامبوونا دانوستاندنان لەگەڵ ڕژێمە ئەسەد کرد داکوتەڤایە دۆسەیانیان تایبەت بە ڕۆژهەڵاتی چەمێ فەراتێ گوتوبێژ بکەن. مالپەرا نابووری بەتر ئەشکەرە کرد و گوت و وی ژێدەرێ پێدە گوتیە و هەماهەنگی ناوبەرە رووسیا و تورکیا دەهەیە داکو فشارێ لەسەر مەسەدە دروست بکە و تەنازولاتان پێشکەش بکێ و دەڤەران ڕادەست بکێ. وژالی خۆ ڕەوانگەها سووریە مافێ مرۆڤان دەزانین و پێدە و مەسەدە ڕازیبوونەکە دەستپێکی لەسەر دەستپێشخەریە رووسیا بڕادەستکردنا دەبەرێن کوردی لە ڕۆژهەڵاتی چەمێ فەراتێ نیشاندانە و گوتوبێژی هینا بەردەوامن. هەروەها ژێدەرێ ئاگادار ناڤەڕۆکە جوینەشاندا پەکەکە بۆ بنگهەیە حمێمیم لە لازقیە ئەشکەرە کرد و گوت و دەشاندێدا دوو بەرپرسیارên قەندی لێ هەبوون و بەرپرسیارên ئەولەهیەن پلە بلندن ڕژێمە ئەسەد ئامادە بوون. وی ژێدەرێ ئاگادار گوت و دێ جوینە حمێمیمدا بریارە ڤەکشانە هێزن ئەمریکی ji سووریە هاتە گوتوبێژکردن و ڕۆناهی خستنە سەر ڕێچاوانیە جێهگرتنە هێزن ئەمریکی لە ڕۆژهەڵاتی چەمێ فەراتێ پشتی ڤەکشانێ.